چیان؟ یاخوا جەژنی پیرۆز جەژنی پیرۆز هەموو ساڵ بە خۆشی ئەمە لا خۆیان پشتی ئەگرین و داری بۆ ڕازیەکەن و کەچی قوڕیاگر بەسەری منە نام کاکە نام ئیشی تۆ نییە ئەم شعر و بەستادا هەر لە باوکت دێ هەیجوع جانانە بیکە بە خاتری ئەم جەژنی قوربانە کەم شعری بێتام لێ باوکە مێشکم وێرانە وەرنەوە وتێلمانەیە باشترین وتێل هەموو خزمەتێکی تایە هەواڵێکی زۆر خۆشم پێیە بۆ تۆ دەوڵای ئەو ژن بێرە من شووەکە گیان وەڵا تەواومان کرد عوسمان ورەمە هەمووی گڕی گرتووە بۆی ئاگادار تەکەمەوە یەک باشە نایەت خۆت زەرەرەکەی بە حیسێتم بەم دوازەی شەوە تەلەفۆنم بۆ بکرێ بڵێ بڵێ دە تۆ عینەکەکەم بەرێ دوانزەی شەویی یانزە و نیوی نیوەڕێ بێنە سێوەخان لە جوان سێوەخان بە قوربانی من شوێن بەڵێ ئەخە بە قوربانی چاوم هەیە بەم جەژنەژن بخوازێ قورتان بەسەر ئەتانێ پلاندانێن خۆت و دایکە خۆمەزانم چۆن پلاندانێ دایکە ئێوە منتان شێت کردووە بە تۆ نەمیکەم دەخێرا ئێستا بە چۆمە تەلەفۆنێکی بۆ بکە با بێ بۆێنە باشە باش تەلەفۆنی بۆ کەم ئێستا ماڵی عوسمان دوم ڕۆژی جەژن کات ژمێرنەوە